لێژنەیەکی هاوبەشی ناوخۆ و پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان هاتوونەتە دەڤەری باڵەکایەتی و برادۆست بە دوواداچوون بۆ تۆپبارانی وڵاتانی تورکیا و ئێران دەکەن. هاتنی وەفدەکە دوای ئەوە دێت لە ماوەی ڕابردوودا چەندین جار لەلایەن ئێران و تورکیاوە ناوچە سنووریەکان و تەنانەت گوندنشینان و کەسانی مەدەنی کراونەتە ئامانج و قوربانیشی لێکەوتۆتەوە. دیارە ئەرچی ئێمە وەکو پەرلەمانتار وەگەندامی پەرلەمان بە دوواداچوونە. بە دوواداچوون دەکەین بۆ کێشە و مشکلەکانی برا ئاژەڵدارەکانمان و برا جوتیارەکانمان و برا گوندنشینەکانمان کەوا لە ئێسادا ڕوبەڕووی مەشاکلێکی زۆر بوونەوە بەهۆی ئەو هێرشانەی کەوا لە ئاسمانەوە دەکرێتە سەریان کەوا لە زمینەوە دەکرێتە سەریان، یعنی زۆرجار تەقان لێکراوە، شوان بریندار بووە، خەڵکی سڤیل بریندار بووە. لەبەر ئەوە بەڕاستی ئێمە هاوڵاتیانی خەڵکی کوردستان دڵنیا دەکەینەوە ئەرچی ئێمە بە دوواداچوونە بە هەموو شێوەیەک بۆ مشکلەکانیان بۆ کەم و کۆڕەکانیان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیش ئەبێت ئەمە بە ئەرچی سەرشانی خۆیان بزانن. لەبەرەوە ئەم خاکە خاچی هەرێمی کوردستانە، خاچی عێراقا، ئەبێت حکوومەتی ناوەندیش بێتە سەرخەت بۆ چارەسەری ئەم کێشەیە و هەروەها ئێمە داواش ئەەکەین، ینی پۆلیسی پاسەوانی سنوور بەڕاستی لە ئێستا بە دواوە زۆر دوورن لە ناوچە سنووریەکان، ینی پێویستە هەنگاوێکی کە بەرەبێشەوە بنێن و بچنە بەرامبەر ئەو ڕەبیانەی کەوا تورکیای کەوا ئێرانە و ئەوانە. لەبەر ئەوە ئێمە ئەوەی کە ملاحەزەمان کردووە هێزەکانی ئێمە زۆر دوورن لە سنوورەکانەوە. جۆتیاران و ڕەوەندەکانی ناوچە سنووریەکانی باڵەکایەتی و برادۆست بەهۆی تۆبارانی وڵاتانی دراوسێ زەرمەند بوونە داوا دەکەن ئارامی بۆ ناوچەکانیان بگەڕێتەوە. بەڕێوەبەری ناحیە حاجی ئۆمەرانیش دەڵێت گرفتی هاوڵاتیانمان بە لێژنەکەی پەرلەمان گەیاند بە دوواداچوون بکەن. ئەو کێشە و گرفتانێکە لە سنوورەکە هەنە هۆکارەکانی تۆباران و چۆنێتی سال سەرکردنی بۆ ئەو لیژنە پەرلەمانیمان ڕوون کردوتەوە. هیوادارین بتوانین لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی جیهاتی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەوڵ بدەین کە ئەم تۆبارانانە بوەستێلێن و زەرەر و زیانەکانیان کەم بکرێتەوە بۆی هاوڵاتیانیش بتوانن بە ئاسانی و بە ئاسایی لە ناوچە کوێستانیەکان و لە گوند و ئاوایەکانی خۆیان کاری و کەسابەتی خۆیان بکەن. قورآن زەما ئاژادارین لەو تویستانانێنە لای توتانەیە گوندە ژۆر و بەردەستویانەینە. ئەویش تۆ باران لە هیچ ڕاتێتەنە نزانێت تەقەی لە حیوانیەکەن، لە سەیەکەن، لە وراغێکن، لە شتێکەکەن. داواکارین وەڵاو تۆ بارانی ڕابگرین ڕۆژە لە کونەڕێ 3000 حیوانی کوشتینە هەندێک مەڕ و بەران دۆشکەی لە ناو حیوانی عالەمێدا بوو مەردا ئاژاندار خاتینە و تویستانانە لە خۆی ئیدارە بکەن. بە بیانووی بوونی بارەگا و بنکەی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران و تورکیا لە ماوەی ڕابردوودا زۆرترین هێرش و تۆباران لە ناوچە سنووریەکان ڕوویان داوە. ئەمە لە کاتێکدایە لە کەمترین جاردا حکوومەتی هەرێم ئیدانە و سەرکۆنەی ئەو هێرش و کارە نایاسایی و پێشەلکاریانەی کردووە. ئەمەش خەڵکی ناوچەکەی هێندەی تر نیگەران کردووە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.